سڵاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی ساعت 9 پێشکەشەکەم. بە ئامادەبوونی لێپرسراوانی باڵای حیزبی و کەسوکار و هاوڕێی هاوسەنگەرانی چلەی ماتەمینی مامۆستا ئیکرام عەلی سەرکردە و تێکۆشەری دیێرین بەڕێوە چوو. بازنەی پشتیوانیەکان بۆ هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح فراوانتر دەبێت و میدیانە و دەوڵەتیەکانیش بە بەهێزترین کاندیدی دەزانن بۆ سەرۆک کۆماری عێراق. لە ئۆپەراسیۆنێکی تایبەتی ئەمریکا قارداشی جێگرەوەی بوبەکر بەغزادی کوژرا و لە راپۆرتێکدا کارە قێزەونەکانی ئەو گەورە تیرۆریستە دەخەینە ڕوو. وەزارەتی کشتوکاڵی عێراق ژمارەیەک بەرهەمی کشتوکاڵی قەدەغە کرد کە لە دەرەوەی وڵات هەناردە دەکران. بە ئامادەبوونی بەشێک لە ئەنجامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێی و هاوسەنگەران و خانەوادەکەی چلەی ماتەمینی مامۆستا ئیکرام عەلی سەرکردە و تێکۆشەری دیێرین بەڕێوە چوو. مەراسیمەکە بە دانانی تاجە گوڵینەی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەستی پێکرد و وتاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەلایەن بورهان سعید سۆفی ئەنجامی مەکتەبی سیاسیەوە خوێندرایەوە. لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی چلەی ماتەمینی بۆ مامۆستا ئیکرام عەلی بەڕێوە چوو. مەراسیمەکە بە دانانی تاجە گوڵینەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەستی پێکرد. بورهان سعید سۆفی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وتاری یەکێتی نیشتیمانی کوردستانی پێشکەش کرد و تیشکی خستە سەر خەبات و تێکۆشانی مامۆستا ئیکرام. وەلای هەمومان ئاشکرا هەواڵی کۆز کردوون کوڕی یەکێک لە بنەماڵە هەڵە تێکۆشە و قوربانی لالەکانی کە زۆریان بەخشی بەنگەلەکەیاندا لە شۆڕشی ئەیلول و دواترین لە شۆڕشی نوێ گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری سەرەکی بوون لەو پێناوەدا 5 برای شەهید و خودی مام عەلی باوشیان لە ئاوەلەی لە ئێران سەری نایەوە کە لە پیاوە هەرە دوامێن و سۆزەکانی ئەم میلەتە بوون. ئەم خانەوادە سەربەرزە لە پێناو ئازادی و سەرفرازی خەڵک و خاکی کوردستان زۆر جار تووشی سەربەسەری و دەربەدەری سەختی ژیان بووێتەوە. هەر لە مەراسیمەکەدا و لە ڕێگای سینەما vێژنەوە لەلایەن هاوڕێ و هاوسەنگەرانەوە باس لە وێزگەی ژیانی مامۆستا ئیکرام کرا و سۆما تاقە کچی مامۆستا ئیکرام وتاری بنەماڵەکەی پێشکەش کرد. ئەمڕۆ یادی چل ڕۆژ لە ژیان ئاوایی مرۆڤێک ئاوێتەبوو لە ڕاستبوونی پاکی وەفاداری وەسەرکردو و پێشمەرگەیەک موتوبەکرا و بەبیری شۆڕش و کوردایەتی و گیانبازی و خزمەتکردنی بێوچان دەکەینەوە کە ئەویش مامۆستا ئیکرام عەلیە. مامۆستا ئیکرام بۆ ئێمە گەورەترین سەرمایی معنەوی و پرسەروەری و قوتابخانەیە بوو ڕۆژانەوانی ژیان و وەفا و ئەمەکداری پێدەکردین. هانی دەداین بۆ خزمەتکردنی گەل و خەڵکەکەمان پێشمەرگە ئاسا بین و لا نەدەین لە ڕێگەی ڕاستەکەی خەباتی دوێنێ شەهیدەکان و تێکۆشەران و خەباتی ئازادی خوازی گەلەکەمان. مامۆستا ئیکرام عەلی لە ساڵی 1956 لە قەزای خوورماتوو لەدایک بووە. لە کۆتایی ساڵانی حەفتاکانی سەدەی ڕابردوو پەیوەندی بە ڕێخستنەکانی یەکێتیەوە کردووە. لە ساڵی 1982 دا و ئەو کاتەی مامۆستا بووە لە گوندی مەسۆیی لە سەنگاو پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە کردووە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. پلەکانی ڕێخستنی لە کەرتی ڕێخستن لە سنووری خوورماتوو ئاوەسپی و بناری گل بڕیوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە گرێدانەوەی ڕێخستنەکانی ناوشاری خوورماتوو ناوچەکانی دەوروبەری. لە ساڵی 2005 بۆتە لێپسراوی مەڵبەندی 16 حەمرین. لە کۆنگرەی چواری یەکێتیدا بۆتە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و لێپسراوی بۆرتی تێکۆشەران لە مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی. مەخابن لە ڕۆژی 13 کانونی یەکەمی ساڵی 2021 و بەهۆی توشبوونی بە پەتای کۆڕۆنا کۆچی دوایی کرد و بۆ یەکجاری
ماڵ ئاوایی لە خاک و هاوڕێ و خانەوادەکەی کرد. سەردەش عوسمان کەناڵی ئاسمانی کەرکووک، سلێمانی. میدیانە دەوڵەتیەکان بڵاوی دەکەنەوە هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزترین کاندیدا بۆ سەرۆک کۆماری عێراق، چونکە لە هیچ کەیسێکی گەنجەڵی داچیەوە نەگڵا و ئەزموونی کاری دیپلۆماسی و دەوڵەتداری هەیە. کە سەرۆک وەزیرانی هەرێمیش بووە، حکوومەت خولێکی زێڕین و پڕشکۆی هەبووە. لەگەڵ نزیکبوونەوەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار، پشتیوانی ناوخۆیی و دەرەجەکان بۆ هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق فراوانتر دەبێت. لەوبارەیەوە پێگەی ڕۆژنامەی فایر ئۆبسێرڤەر لە راپۆرتێکیدا سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق نووسیوێتی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق کە بڕیار وایە لە ڕۆژانی داهاتوودا ئەنجام بدرێت بەهۆی بوونی دوو کاندید لە نێوان دوو پارتی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان مشتومڕێکی زۆری دروست کردووە. ئەگەر چارەیەکی بۆ نەدۆزرێتەوە لەوانەیە سەرنجام ببێتە کێشە و هەڕەشە بۆ سەر ئاشتی و ئارامی لە ناوچەکە. دەشڵێت بەرهەم ساڵح سیفاتەکانی تاالبانی هەیە و پێویستە پۆستەکە وەربگرێتەوە. راپۆرتەکە باس لەوە دەکات کە بەپێی ڕێکەوتنی استراتیژی نێوان هەردوولا پۆستی سەرۆک کۆمار بەرکەوتەی یەکێتیە، بەڵام بەهۆی ئەوەی کە پارتی لە هەڵبژاردننی ڕابردوودا ژماری کورسەکانی لە یەکێتی زیاتر بووە، بۆیە ئێستا داوای پۆستی سەرۆک کۆماریش دەکات و هۆشیار زێباری کردوتە کاندیدی خۆی کە پێشتر لە پۆستی وزارەتی دارایی لە ساڵ 2016 ژمارەیەک دۆسەی گەندەڵی لەسەرە و هەر ئەمەشوای کرد کە ئەنجومەنی نوێنەرانی ئەو کات متمانە لێ وەرگرێتەوە. ڕۆژنامەکە دەنووسێت ئێستا لە ناو ژمارەیە کاندید بۆ ئەو پۆستە بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزترینە و چانسی بردنەوەی پۆستەکەی هەیە، چونکە ئەرشیفێکی جوانی سیاسی هەیە و لە هیچ کەیسێکی گەندەڵیدا تێوە نەگلاوە. ئەزموونی باشی لە کاری دیپلۆماسی و دەوڵەتداریدا هەیە. لەو کاتەی کە سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمش بووە لە ساڵی 2009 بەدواوە باشترین حکومڕانی بەڕێوە بردووە و حکوومەت خولێکی زێڕین و پڕشکۆی هەبووە، خزمەتی زۆری هاوڵاتیانی خۆی کردووە. لەو پرۆژە گرنگانەی کە ئەو سەردەم ئەنجامی داون، زانکۆی ئەمریکی لە عێراق و کوردستان، فڕۆکەخانەی سلێمانی، پرۆژەی هەواری شار و دەیان پرۆژەی دیکەی خزمەتگوزاری بۆ شارەکانی هەرێم و بڕینەوەی پێشینەی خانوبەرە و دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و چەندین پرۆژەی دیکە لە خولی ئێستای سەرۆکاتی کۆماریشدا توانیوێتی هاوسەنگی نێوان هێز و لایەنەکان بپارێزێت، هاوسەنگی نێوان ئەمریکا و عێراق و ئێرانش ڕەچاو بکات. بۆیە ئەگەر دەرفەتی خولێکی تری پێ بدرێت لە توانایدا هەیە زۆر لە کێشەکانی وڵاتەکەی چارەسەر بکات. هەروەها پاڵنەرێکی بەهێز دەبێت بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ئەو کاندیدەکارایە لە ژێردەستی کۆچکردو سەرۆک جەلال تاالبانی، سەرۆکی پێشووتری کۆماری عێراق، فێری سیاست و دەوڵەتداری بووە. ئەو سەرۆکەی کە توانی بووی هەموو لایەن و مەزهەب و پارت و قوارە سیاسەت جیاجەکان لە ژێر چەتری عێراقیشیە گرت و کۆ بکاتەوە. بەرهەم ساڵح هەمان ئەو سیفاتانی تاالبانی هەڵگرتووە و پێویستە پۆستەکەی وەربگرێتەوە. ئەنجامێکی پەرلەمانی عێراق ڕایگەاند لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتاری تر تانەیانجاوە لە پەسەندکردنی کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ سەرۆکایەتی کۆمار لەلایەن پەرلەمانەوە و چاوەڕوانن دادگای فیدرالی پرسەکە یەکلای بکاتەوە. عەلی تورکی جەسوم پەرلەمانتاری سەربەخۆ لە ڕاگەیەندراوێک جاماژەی بۆ کردووە. چانەکەیان بەهۆی ئەوەیە زێباری مەرجەکانی کاندیدبوونی تێدا نییە بۆ سەرۆکایەتی کۆمار بەپێی مادەی 68 دەستور بە تایبەت کە و پێشووتر بەهۆی دۆسیی پەیوەست بە گەنجەڵیەوە لەلایەن پەرلەمانەوە لە کار خراوە کاتێک وەزیری دارایی بووە. سەبارەت بە وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار و هەروەها ناکۆکی نێوان حیزب و لایەنە جیاوازەکان هەم کورد و هەم بەغداد قسەی زیاترەکەین لەگەڵ مامۆستا سەبا حەبیب کە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن. ڕاستەخۆ لەگەڵمە بێت. مامۆستام کاتت باش. پێم خۆشە سەرەتا سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدرالی قسەمان بۆ بکەیت کە داوایەکی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراقی ڕەت کردەوە سەبارەت بە زۆرینەی بەشدار بووان. بۆچی ڕەتی کردەوە و پێتان وایە کەوا چ ڕێگەیەک باشترینە؟ سەرتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە ئەمڕۆ دادگای فیدرالی بڕیاریدا کەوا کە بە ژمارە 2 لەسەر 3 ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامادە بن لەو پرۆسەیە
چەند پرۆسەیەک لە عێراقەیە کە پرۆسەی گرنگن یەک لەوانە هەڵبژاردننی سەر و کۆمار کەوا ئەبێت ڕێژەی 2 لەسەر 3 ئەندامان کە کاتە 200 ئەندامی پەرلەمان تیا ئامادە بێت بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ئەمە پرسێکی گرنگە وەروها لە پرسی دانانی ئەندامانی دادگای عراقیشدا هەمان کات ئەبێت 2 لەسەر 3 ئەو ئەندامانە ئامادەن بۆی ڕێژەیەکی زۆری ئەندام پەرلەمان ئامادە بێ بۆی دادگای فیدرای عراق ئەوەی ڕەت کردەوە و بڕیاریدا بە جۆرەی مادەی هەفتا کەوا ئەبێ بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار 220 ئەندام پەرلەمان کە ئاکاتە 2 لەسەر 3 ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئامادە بن لە حوتی مانگ بۆی بتوانن پرۆسی هەڵبژاردننی سەر و کۆمار بە شێوەیەکی دەستوری یاسایی بەڕێوە بچێت. زۆر باشە مامۆستا پێتان وایەکەوە بە بەشداریکردنی 2 لەسەر 3 و هەروەها دەنگی 2 لەسەر 3 پەرلەمانتاران یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەو پۆستەوە بگرێت و ئەوەنە دەنگە بەدەست بهێنێت؟ ئێمە بۆ خۆمان دەبینین ڕۆژانە دەبینین لە ڕاگەیاندەکانە دەبیستین کەوا چۆن پشگیرێکی تەواوی هەواڵ دکتۆر بەرهەم هەیە کەوا بۆ سەر و کۆمار جارێکی ترکە لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کەوا وەکو کاندیدی یەکێتی دیاری کراوە. هەڵبەتە ئەمە ئەوە ئەگەیان و خەڵکی ڕابردووی دکتۆر بەرهەم ئەزانەیە کە لە ڕابردووە کاری دیبلۆماسی و ئیداری سەرکەوتووی کردووە چی لە عێراق و چی لە کوردستان و شوێندەستی دیارە لە کاتی کارکردنیشا کە عراقی بەڕێوەدا چەند پرۆسێکی گرنگی ئەنجامداوە هیچ مەلەفێکی فەسادی ئیداری لەسەر نییە وەروها توانێتی تەوازن لە نێوان پێکاتەکانی عراق لە دەرەوەی عراق لە نێوان ئەمریکا و ئێران و هەموو لایەنەکان بە شێوەیەکی گونجاو ڕابگیرێت. هەروها بۆ خۆمان هەمووشمان ئاشکایە کەوا لە ساڵی 2019 کە خۆپیشاندانی شەقام عراقی بەرەو ڕوخاندن ئەبد دکتۆر بەرهەم لەسەر ڕێچکەی هەواڵی خوالی خۆشمە مامجلال توانی لایەنە شیعەکان پێک بێنێتەوە بتوانێت عراق لەو مەترسیە گەورەیەوەکەوە مەترسیەکی گەورە بووکەوە شەڕی تایفی لە عراق دروست بێت کاریگەرێکی زۆر گرنگی هەبوو توانی لەو کاتە سەیتەرە بکات و تەوازنی عراق ڕاگیر کات و لایەنەکان نزیک بکاتەوە لەو قەیدانە عراقی ڕزگار کرد لە کۆمەڵ هێشتاکەوە دکتۆر بەرهەم کەوا کاری لەسەر کردو بۆ نمونە کاتی خۆی کە لە ساڵی 2009 سەرۆکی ئەنجومەنی هەرێمی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ کاری زۆر گرنگی ئەنجامداوە لەوان ئاماژەی پێکرد لە راپۆرتەکەیە توانیوێتی زانکۆی ئەمریکی بکاتەوە لەلایەن دروستکردنی مەتاری سلێمانی هەواری شار کۆمەڵ سلفەی زەواجی زیاد کردو و دابینی کردووە ینی کارەکانی ئیداری و ئەوە وا کردوکەوە ئەمڕۆ شەقامی عراقی نەک هەر کورد بەتەنیا عەرەب و کوردیشکەوە لە بەغدا توانیەتی حیمایی دەستور بکات لە عراقدا من پێم وایە پشتگیرێکی تەواوی ناوخۆیی و دەرەکی هەیە بۆی دکتۆر بەرهەم پشتگیریمان لێ کردووە کاندیدەکەی ئێمە سەرکرد دووبارە یەکێتی وەرگرتنی پۆستی سەر و کۆمار بە استحقاقی خۆی دەزانێت و لە هەمان کاتیشدا میدیاکانی پارتی جیاواز قساکەن هەندێک ئەڵێتکەوە ئەمە استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە تەنها مافی کووردە جایەکێتی بێت یا خودت پارتی بێت و یەکێتی و پارتی لە خولەکانی پێشووتریشدا لە 4 خولی پێشوو تەنیا ڕێککەوتن و تەوافقیان کردووە بەپێی دەستور ئەم پۆستە استحقاقی یەکێتی نییە وەڵامی بەڕێستان چییە؟ بۆ خۆتان زان لە 2005 وەک ئۆرفێکی سیاسی و ئەخلاقیکەوە ینی اتفاقێکی استراتیژی لەبەر لە نێوان هەواڵی خوالی خۆش و مامجلال و کاک مەسعودا لەسەر پۆستەکانی عراق و هەرێم اتفاقی لەسەر کراوە ئەو سێ پۆستە سیادیە دابشکەوە هەڵبەتە پۆستی سەر و کۆمار بەر کورد کەوتە ناو کوردیشا بە استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک کاندینی بۆ سەرۆکایەتی هەرێم بەگوێرەی ئەو اتفاقی پێشکەش نەکردو و ئەو کاتێشکەوە لە 2005 ئەو اتفاقیە لە نێوان هەواڵی خوالی خۆش و مامجلال کراوە بە باشترین سەقامگیری ئیداری لە هەرێمی کوردستانە یەکریزی ماڵی کورد بۆ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی استقلالی سیاسیەوە لە ڕووی مالیەوە هەرێمی کوردستان گەشەی بەخۆی بینە ئەو کاتە ئەو تەواز ئەو یەکریزی ماڵی کوردەوای کردووە بۆ نمونە لە 2005 هەر ئەو یەکریزی ماڵی کوردیشە بوو کەوای کرد بتوانن مادەی 140 لە دەستورا جێگیر بکەن کۆمەڵی شت ئێمە ئیسیفادەمان لێ کرد لەو کاتانەی کەوا لە 2007 بینیمان لە 2007 بیمان کەوا مادەی 140 کە ئەبێ لە 2007 لە کۆتایی ساڵی 2007 تەواو بێ و ئەنجام بدرێت ئەوە بوو نیگەرانیە کەوتە ناو کورد ئەو یەکریزەی کورد وای کرد کە وەزیری دەرەوەی ئەمریکای ئەوسا ڕایس هات بۆ کەرکووک و لێرە کۆبوونەوەی کورد ئیتمینانی داکەوە ئەو مادەیەکی هەتا جێبەجێ نەکرێ مادەیەکی دەستوریە ئێمە لە ڕابردوودا ئەوەی ئەو کاتێکەوە یەکریزی ماڵی کوردی تیا سەرکردنی گەورەمان بەدەستێنە بەڵام بەداخەوە ئێستا ئەو پەرتەوازەی ماڵی کوردەکەەوە ئەم یەکریزیان تێکدا لایەنێکی سیاسی بۆ خۆت دەزانی پارتی دیموکراتی کوردستان بە یەکریزیشکان یەکریزی دەرزی خستنەوە یەکریزی ماڵی کورد ئێمە ئەو ئەمەلە گەورەیەمانە بۆ خطابی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە داوای یەکریزیمان کرد کە بە یەک دەنگ و بە یەک کۆ ئێمە بەرنامەی گەورە و کاروباری نیشتیمانی و نەتەوایەتیمان لە پێشە لە جیاتەوەی کەوا ئێمە لە بەغدا بچین جیاتیەک و درز بکەوتە نێو ماڵی کورد و ئەم واقعی ئێستامان بۆ ڕوون بێتەوە کەوا لە ڕابردوودا ئێمە اتفاقی سیاسیمان لەسەری کردو ئەم کاران. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان کاندیدێکی هەیە کە زۆر باسێکین ڕۆژانە
ئێمە خۆمان و راپۆرتی جیاوازیشی لەسەرەکرێت کەواتیەوە گڵاو یاخود دۆسەی پێشووتری دۆسەی گەندەڵی هەیە و چەند پەرلەمانتارێکیش داوایان کردو لە دادگای فیدرالی کەوا لە کاندیدکردن بکشێنرێتەوە. لێر پرسیاری هاوڵاتیان ئەوەیە چۆن کاندیدێک پەسەند دەکرێت کە پێشووتر تێوەگلا بێت لە دۆسەی گەندەڵی و پێتان وایە کەسێک بکرێتە سەرۆک کۆمار کە بەو شێوێ بۆ؟ بەڵێ مەکەم تەرخەمی دادگای تیا بە تایبەتی نەزاهات چکە کاتی خۆی کە لە 2016 ئیقالە کراوە بە ئیمزای 158 پەرلەمان کە زۆربەی لە کوتلەی سەدرەکان کە ئێمڕۆ داکۆکیلیەکەن لێرە و لەوێ بەڵام ئەو کاتە ئەبێت دادگای فیدرالی یا محکەمەی نەزاهەتەوە ئیجراعاتی خۆی بکرێت هەڵبەت هەر وەزیرێک کە دەرەکەوی ئیقالە ئەکرێت لەسەر کۆمەڵێک بە هەدردانی ماڵی دەوڵەت و یا هەر هۆیە لە هۆکارەکانی گەندەڵی بێ ئەبێ ئیجراعاتی حەقیقی لەگەڕاو بکرێت. بەڵام ئەو کاتە ئێستا کە کۆمەڵێکیش داوایان کردو لە دادگای ئێستا ئەو خاڵانەیان پێشنیارکرد دووبارەکەوا ڕێگر بێت لەوەی بۆ ئەوی کەوا من بە بافێکی دەستوری ئەزانم کەوا ڕێگر بێت لەوەی لەبەر ئەوەی خۆی لە پەرلەمانی عراقی بە 158 ئیمزای پەرلەمانکاران ئیقالە کراوە چۆنە بێجارێکی تر بتوانێت خۆی تەرشێکاتەوە بۆ سەرۆکی وڵات کە بتوانێت دەستور و یاسا و مافی خەڵک پارێزێت. زۆر باشە مامۆستاگەر سەبارەت بە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەین کە دکتۆر بەرهەم ساڵحە جگەلەوەی کەوا قبوڵیەتێکی ناوخۆیی و هەروە هەرێمەتی و نێودەوڵەتیشی هەیە بە هەمان شێوەش وەکو میدیا نێودەوڵەتیەکان باسیەکەن سەرۆک مامجەلال هەمومانەزانین کەوا سەرۆکێک بۆ کارێزما بووەوە دکتۆر بەرهەم ساڵحیش بەوە ناسراوە لەسەر ڕێبازی سەرۆک مامجەلال دەڕوات. پێتان وایە کەوا ئەم پشگیریانە بەگشتی کاریگەری ئەبێت لەسەر زیادبوونی هەلی بردنەوە یاخود بەدەستهێنانی پۆستەکە لەلایەن دکتۆر بەرهەم ساڵح و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە؟ ئێمە پێم وایە ئێستا شەقامی عێراقی بەگشتی پشتگیری لە دکتۆر بەرهەمەکەن ئەویش وەکو ئاماژەم پێکرد ئەو ساڵانەی کە ڕابردوو سەرۆک کۆمار بوو دەورێکی باشی بینیوە لەبەر ئەوە ڕۆڵێکی گرنگی و خەڵکە پشتیوانیکی تەواوی لەگە من پێم وایە ئەگە بە حەقیقەت بێ هەمووی دەنگ بە دکتۆر بەرهەم دەدا و دکتۆر بەرهەم سەرەکەوێ جارێکی تر ئەبێتەوە سەرۆک کۆماری عێراق. زۆر باشە مامۆستا سەباح پێم خۆشە سەبارەت بە ڕێکەوتنەکەی پارتی لەگەڵ سەدریش قسە بکەین کە خۆی لە 15 خاڵدا دەبینیەوە. هاوڵاتیان باس لەوەکەن ڕەخنە لەوە دەگرن وەگلەی ئەوە ئەکەن کاڵێن لە 15 خاڵدا بە تایبەت وەکو کەرکووکیەکیش قسە نەکەین بەگشتی لاوانەیە هاوڵاتیان شارەکانی تریش ئەوە قسە بکەن دەڵێن بۆچی لە خاڵێکیا باسی کەرکووک باسی ئەوە نەکراوەکەوە پارێزگاری کەرکووک وەربگیرێتەوە پێتوانیەکەوە لە جێی شەڕکردن بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار پێویست بووە زەرورتر بوو کە شەڕی بکردەیە لەسەر بەدەستهێنانی پۆستی پارێزگاری کەرکووک؟ من ئەڵێم بەداخەوە ئەو تاکڕەویەکەوا چۆ بۆ ئەو ڕێکەوتانەی کردووە هیچ ئەو ڕێکەوتانە هیچ ئاواتێک و مافێکی ئێمەی تیادنە هیچ مادەیەکی دەسووری تیادا دیاری نەکراوەکەەوە ئێمە مەسەلەن ڕۆ شەڕی مادەی سەرشلەکەی شەڕی شایستە دارایەکانەکەن شەڕی پێشبەرگاکەن شەڕی گەڕانەوەی پێشوە هیچ خاڵی لەو خاڵانەی تیادا دیاری نەکراوە تەنیا پۆست چەندمە شەڕی ئەوەی تیاکراوە بۆ دابینکردنی چەند پۆستێکی شخصی کەوا بۆ حزبی بێ ینی وەکو لایەنێکی بەرژەوەندێکی حزبی بۆ چەند پۆستێک شەکرا ئەو ڕێکەوتنانەماییکەوە بڕیاریان دەرسەردا و لەگەڵ سەری ڕێکەوتون بەداخەوە هیچ ئومێدێک و ئامانجێکی ئەمە نەپێکەوە چێت لە دانانی پارێزگای کەرکووک چ لە جێبەجێکردنی مادەی سەترۆ چ لە ئیستحقاقاتی کورد لە حکوومەتی داهاتووی عراقدا ینی هیچ بەرچاوڕوونیەکی تیانێ و هیچ ئەوەی ئەمەلێکی تیانێ بۆ نەتەوەی کورد ئەو ڕێکەوتن من دەڵێم زۆر بەداخەوە کە ئەو ڕێکەوتنە تاگلان نەکراو بۆ چەند بەرژەوەندێکی حزبی کراوە. مامۆستا سەباح حەبیب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سوپاس کە لەگەڵم بیت. کەمێک لەمە بەر بافڵ جەلات ساڵەبانی پامێکی ڕاستەی خوێندکاران کردووە و لە پامەکەدا هاتووە خوێندکاران یازیز خۆشحاڵم کە دەرماڵی پشتیوانی دارایی خوێندکاران خەرج دەکرێت ئەمە مافێکی ڕەواتان و ئەرکی حکوومەتە ژیانێکی باشتر بۆ ئێوە کەنەوەی ئێستا و داهاتوون مسۆگەر بکات لامڕوونە لە چوبار و دۆخێکی سەختدا دەژین و لە خەمی داهاتوتان چەند پەرۆشی تاواکردنی خوێندن و چاولاسۆن بۆ داهاتوتان و ڕێگریەکان هەرچێک بن من براو پشتیوانتان و لەگەڵتانم بۆ کەمکردنەوەی ئازارەکانتان و ڕەوێنەوەی خەمەکانتان یەکێتی نیشتیمانی کوردستان لا 21 2021 تا ئەمڕۆ کا 2 مانگ و 5 ڕۆژە بەردەوامە
لا نۆژانکردنەوە و دابینکردنی پێداویستەکانی بەشەناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگاکان و پڕکردنەوەی پێداویستەکانی خوێندنی باڵا و هەروەها بە دڵنیایی شەوەیەکێتی بەردەوام دەبێت ئەوەی کوردومانە و دەشیکەین مافی خۆتانە. ئەما منەت نییە و ئێوە شایانی ئەوەن لەوە زیاتر خزمەت بکرێن و هەروەها کەشێکی لە بارترتان بۆ بەرەخسێنرێت تا لە ژنگەیەکی ئارامدا بخوێن و گەشە بەلایانی زانستیتان بدەن. بەڵێنیەوەتان پێدەدەم سەر ڕێەکەکانم لە بەغداد بە زووترین کات دەگەڕێمەوە و پێکەوە دادەنیشین و گوێبیستی داواکاریە زانستیەکانتان دەم و لە هەوڵەکانم بەردەوام دەبم. لا پێناو ڕیفۆرم لە خوێندن و پێشخستنی خوێندنی باڵا و فراهەمکردنی کەشێکی لە بارتر بۆتان چاوەکو وەکو خوێندکارێکی ئازا و ئازاد خۆتان تەرخان بکەن بۆ خوێندنەکەتان. دڵنیا بن لەگەڵتان و بەجێنتان ناهێڵم هەروە خەمی من خەمی پێگەیاندنینەوەیکی نوێی پڕ زانیاری و زانستە کە داهاتووی کۆمەڵگەکەمان بە باشترین شێوە بنیاد بنرێت. شەوی ڕابردوو هێزێکی تایبەتی ئەمریکا ئۆپراسیۆنێکی دژی داعش و گروپە چوونڕەوەکان لە سووریا ئەنجامدا و تیایدا ئەبوو ئیبراهیم قوڕەیشی جێگرەوەی ئەبوبەکر بەغدادی و چەندین تیرۆریستی تر کوژران. ڕانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤیش ڕایگەاندووە لە ساڵی 2019ەوە تاوەکو ئێستا ئەمە گەورەترین ئۆپراسیۆنە کە ئەمریکا لە سووریا ئەنجامی دابێت. هێزێکی تایبەتی ئەمریکا ئۆپراسیۆنێکی دژی داعش و گروپە توندڕەوەکان لە سووریا ئەنجامدا و تێیدا ئەبوو ئیبراهیم قوڕەیشی ناسرەوە بە عەبدوڕەحمان قەرداش جێگرەوەی ئەبوبەکر بەغدادی کوژرا. ئەوەش دوای کۆکردنەوەی زانیاری ورد لەسەر شوێنی مانەوە و نیشتەجێبوونی لە ناوچەی ئیدلیب. لەوڕۆها وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاکۆن ڕایگەیاند هێزی تایبەتی فەرماندەیی ناوەندی ئەمریکا ئۆپراسیۆنێکی سەرکەوتووییان لە باکووری خۆراوی سووریا دژی تیرۆریستان ئەنجامدا و هیچ زیانێک بەر هێزەکەیان نەکەوتووە. هاوکات ڕۆژنامەی وول ستریت جۆرناڵ لە زاری بەرپرسانی ئەمریکاوە بڵاوی کردەوە ئەو ئۆپراسیۆنەی کە لەلایەن هێزە تایبەتەکانەوە لە باکووری خۆراوی سووریا ئەنجامدراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا پلانی بۆ دانراوە. بەپێی ڕۆژنامەکە لە ئۆپراسیۆنەکەدا فڕۆکەی جەنگی ئەپاچی و فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارهێنراون و هێرشی ئاسمانی کراوەتە سەر ناوچەی ئەتما لە پارێزگای ئیدلیبی سووریا. بۆ ماوەی زیاتر لە 2 سەعات هێزێکی تایبەت هێرشیان کردوتە سەر شوێنێکی دیکە کە بۆتە هۆی کوژرانی ژمارەیەک چەکدار و ڕوخانی چەند بینایەک. بەپێی راپۆرتی ڕۆژنامەکە ئەو شوێنەی کراوەتە ئامانج بینایەکە کە 15 میل لە گوندی بەریشەی سووریاوە دوورە کە لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2019دا ئەبوبەکر بەغدادی سەرکردەی داعش لە هێرشێکی ئەمریکادا کوژرا. هاوکات ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری دانیشتوانی ناوچەکەەوە بڵاوی کردەوە کەسی سیڤیل لە ئۆپراسیۆنەکەدا کوژراون. هاوکات ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەاندووە لە ساڵی 2019ەوە تا ئێستامە گەورەترین ئۆپراسیۆنە کە ئەمریکا لە سووریا ئەنجامی دابێت. ئەبوو ئیبراهیم قوڕەیشی ناسراو بە عەبدوڕەحمان قەرداش جێگرەوەی ئەبوبەکر بەغدادی کێیە و چۆن دۆستایەتی لەگەڵ بەغدادی دروست کردووە. ئەو تاوان و کارە تیرۆریستیانەی لە عێراق و سووریا ئەنجامی داون چین. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. هێزێکی تایبەتی ئەمریکا توانیان لە وڵاتی سووریا ئەبوو ئیبراهیم قوڕەیشی ناسراو بە قەرداش جێگرەوەکەی ئەبوبەکر بەغدادی لە ئۆپراسیۆنێکی سەربازیدا و لە ماڵەکەی خۆیدا بکوژن. ئەوەش دوای کۆکردنەوەی زانیاری ورد لە سەر شوێنی مانەوە و نیشتەجێبوونی لە ناوچەی ئیدلیب. قەرداش ناوی تەواوی ئەمیر محەممەد سەعید عەبدوڕەحمان محەممەد مولی لە دایکبووی ساڵی 1976 قەزای تەلەعفەری عێراقە و لە ساڵی 2006 تاکو 2011 لە زیندانەکانی بۆکە لە ژێردەستی ئەمریکیەکان دەست بەسەر بووە کە لەو ماوەیەدا پەیوەندیەکی توندی لەگەڵ ئەبوبەکر بەغدادی دروست کردووە و دواتر ئەو پەیوەندیە بۆ ماوەی 16 ساڵ درێژەی شەشاوە. قەرداشی تورکمانی زۆر توندڕە و توندوتیجتر بووە لە بەغدادی، زۆر وریاتر بووە بۆ خۆونکردن و ئەستەم بووە باسانی بتواندرێت شوێن پێی هەڵبگیرێت و بە یەکێک لە مەترسیداترین ئەمیرەکانی داعشدان دراوە. قەرداش زۆرینەی ژیانی لە شاری تەلەعفەری باکووری خۆراوی مووسڵ بەسەر بردووە. لەگەڵ کەوتنی مووسڵ چۆتە ئەو شارە و ڕۆڵی هەبووە لە حکومی توندی داعش لەو پارێزگایە. لەو ماوەیەدا کە داعش کۆنتڕۆڵی بەشێکی زۆری خاکی سووریا و عێراقی کردبوو، پۆستی ڕایۆشکاری شەرعی داعش هەبووە کە خۆشی دەرچووی کۆلێژی ئیمام عەزەمی مووسڵ بووە. قەرداش لە سەردەمی کەوتنی مووسڵ زۆر نزیک بوو لە ئەبوو عەلای ئەفریقا لە ساڵی 2016ەوە جێگری یەکەمی بەغدادی و کەسی دووەمی داعش بووە. باوکی قەرداشیش یەکێک بووە لەو تاربێژەکانی مووسڵ کە زۆر توندڕەو بووە و یەکێک بووە لەو کەسانەی کە لەگەڵ گەیشتنی بەغدادی بە مووسڵ پێش ڕاگەاندنی خلافەتەکەی لە مزگەوتی نور پێشوازی لێکردووە و بەردەوام نزیک بووە و ڕاوێژی بە خەلیفە داوە. دواتریش قەرداش پۆستی ئەمیری دیوانی ئاسایشی گشتی داعشی لە سووریا و عێراق وەرگرتووە کە یەکێک بووە لە دیوانە ناوخۆیەکانی داعش و بەرپرس بووە لە پاراستنی سەرکردەوە ئەمیرەکانی داعش و
لە ناوبردننی نایارەکانیان دواتر بۆتە وەزیری بەرگری داعش و بەرپرسی بۆم ڕێژکردن و تەقاندنەوە لە سووریا. گرنگترین ئەو ناوانەی کە قەرداژ لە کاتی ڕێخستندا بەکاری هێناوە بریتین لە ئەبوو عومەر تورکمانی و پرۆفیسۆر ئەحمەد و ئەبوو سەعید تورکمانی و حاجی عەبدوڵڵا کەرداش و ئەبوو ئیبراهیم هاشمی قوڕەیشی هاوسەرگیری لەگەڵ سێژنی عێراق کردووە کە دواهمینیان ناوی ئیسرا عەبدوڕەحمان عەلیە و دوو برای هەیە، عەمار محەممەد سەعید کە پاش دەرکردنی فتوایەک لەلایەن ڕێکخراوەکەەوە کوژرا چونکە دژی بیرۆکەی ڕێخستنی ڕێکخراوەکە بووە. هەروەها دووەم برای ناوی عادل محەممەد سەعید لە دایکبووی ساڵی 1970 و ئەندامی بەرەی تورکمانی عێراقە. حاجی عەبدوڵڵای قەرداش دوای وەرگرتنی پۆستی خەلیفە قاچی لە خواروی ئەژنۆی ڕاستی لە بردومانی هێزەکانی یاوپەیمانان لە ماوەی شەڕەکانی ئەم دوایەدا لەدەست دەدات و بۆ ماوەیەک لەژێر چاودێری پزیشکیدا دەبێت لە مووسڵ لەلایەن ئەمیرێکی دیوانی تەندروستیەوە سەرپەرشتی کراوە. قەرداش بە یەکێک لە دامەزرێنەران و پلانداڕێژەرانی گرنگترین هێرشە گەورەکانی مووسڵ و ڕوومادی ئەژمار دەکرا و ئەزمموی سەربازی و چەند پۆستێکی هەبووە. گرنگترین فتوای عەبدوڵڵا قەرداش لە ناوبردننی شوێنەوارە عێراقیەکانە لەو ناوچانی لەژێر دەستی داعشدان و فەرمانی کوشتنی 2000 ئەندامی هێزە چەکدارەکانی ئەنباری دەرکردووە. یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و ڕۆڵی لا کەمکردنەوەی تاوان ئەلکترۆنیەکان لە دوای 14 ساڵ لە جێبەجێکردنی ناونیشانی وەرکشۆپێکی ناوەندی کاروباری یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە شاری سلێمانی. گفتوگۆی دادوەران و مامۆستایانی زانکۆ و یاساناسان و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە لەسەر یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان. لە 2008 دەرچووە ئەزمموی زیاتر لە 45 ساڵ دادوەری هەیە. حاکم عەبدولکەریم حەیدەر گرفتەکانی بەردەم جێبەجێکردنی یاساکە دەخاتە ڕوو. ئەم یاسای ئێمە مشکلەکەی ئەوەیە ئەنەو تاکو تۆ خۆت شکات نەکەی دادگە ناتوانێت ئیجراعاتی تیا بکاتن. فلەبەر ئەوە من ئەلێم بۆی بتوانین مەجال دەین ئیدیا عام واتە داواکاری گشتی تەدەخول کە ئەبێ عقوبەکەی زیادکەی لە حەبس زیاتر بێ بلین ئەمە متعلقە بە حەقی عام کەوتت متعلقە بە حەقی عام ئەوسا کە داواکاری گشتی ئەتوانێت ئیجراعاتی خۆی کە. بەپێی راپۆرتێکی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دیژی ژنان لە سلێمانی لە ساڵی ڕابردوودا 5175 کچ و ژن هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەکانیان لێکراوە. ئەمەش دەری دەخات ڕۆژ بە ڕۆژ ئاماری تاوانە ئەلکترۆنیەکان لە هەڵکشاندان. یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 6 توانە بەڵام نەیتوانیەوە چارەسەری هەموو ئەو کێشانە بکات کە ڕوبەڕووی کۆمەڵگەی ئەما بێتەوە بە تایبەتی ئەو توندوتیژیانی بەرامبەر بە ئافرەتان دەکرێت. ئامارەکانی تۆمارکردنی ئەو سکاڵایانە یان ئەو پەیوەندیانی کە بەهێڵی گەرمی ژمارە 1990 دەکرێت لە هەرێمی کوردستان ئامارێکی مەترسیدارن چونکە دەست درێژیکردنە سەر ژنان و ئافرەتان ڕوو لە زیادبوونە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ناوەندی کاروباری یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموارکردنەوەی یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بە پێویست دەزانێت ڕێخستنی ئەم وەرکشۆپەش لە چوارچێوەی ئەو ئامادەکاریانە گیراونە دەبێت. لێستا باز لەکەم کوڕەکانەکەین بۆی ئێمەش دەستخێنە سەر خاڵەکان و لەگەڵیان کار لەسەر هەموارکردنەوەی ئەو یاسایە بکەین بە تایبەتی لەو بڕگە و مادانەی پەیوەندیدارە بە لایەنە سلبیەکەی بۆی ئێمە بتوانین ببێتە یاسایەک ببێتە پارێزەری مافەکانی تاک بە تایبەتی کە ئێستا لە تەوەری یەکەم شاباز کرا زۆرترین ئەو کەسانی کە بنە قوربانی ژنانن. یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و ڕۆڵی لە کەمکردنەوەی تاوانە ئەلکترۆنیەکان لە دوای 14 ساڵ ناونیشانی وەرکشۆپەکەی ناوەندی کاروباری یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. هەردی عادل، کەناڵی کەرکووک، سلێمانی. وەزارەتی کشتوکاڵ عێراق بڕیاری داوە ژمارەیەک بەرهەمی کشتوکاڵی قەدەغە بکات لە وڵاتانی دەرەوە هاوردەی ناوخۆ دەکرێن. لە بڕیارەکەی وەزارەتی کشتوکاڵی عێراقدا هاتووە هاوردەکردنی 12 جۆر بەرهەمی کشتوکاڵی کە مریشک و هێلکەشیان تێدایە لە وڵاتانی دیکەوە قەدەغەیە.
کشتتوکاڵی کەرکووک ڕای دەگەیەنێت وەزارەتەکەیان هیچ بەرهەمێک قەدەغە ناکات تاکو و پلانی پێشوەختەی بۆ دانەڕشت بێت. ئاشکراش دەکرێت هەندێک بەرهەم لە بازاردا هەیە بە ڕێگای نایاسایی و قاچاق هێنراون. وزارة الزراعة لا يمكن أن تمنع تداول أو استيراد أي منتوج زراعي إلا وەزارەتی کشتتوکاڵی عێراق ناتوانێت هیچ بەرهەمێک قەدەغە بکات لە هاوردەکردن ئەگەر پلانێکی داڕێژرای بۆ نەکردوێت کە پێویست دەکات لە وەرزی خۆیدا و لە ناوخۆی وڵات هەبێت یاخودنا. بۆ نمونە مریشکی زیندوو لە کەرکووک زیاتر لە 400 چێلگەی پەلەوەر هەیە و ئێستا مریشک و هێلکەی تورکی و ئێرانی بە شێوەیەکی فەرمی قەدەغەیە. سیاسەتی وزارەتی ژوایە دەرگای هاوردەکردنی بەروبووم دەکاتەوە لە کاتێکدا کە وەرزی ئەو بەروبوومە لە ناوخۆدا نەبێت. بۆ زانینی جۆری بەرهەمە کشتتوکاڵیەکان سەردانی بازارمان کرد. ئەوەی بەدی کرا و خەڵک باسی کرد زۆربەیان لە وڵاتانی دراوسێوە هاتوون و کەمترین بەرهەمی ناوخۆ هەیە. لەگەڵ یەکێک لە فرۆشیاران شەنوکەوی ئەم بابەتەمان کرد و پێی وتین ئێستا هەمووی ئیرانیە تورکیە غێر دەوڵەتە عێراقی نییە عێراقی لەبەرەوە باشە نایلم بێتەوە ئینا حکومەت نایلێ ئەمانە هاتوونە بە زیدی ملت ئەمە تەماتەیە ئەمانە نایە لە ملت بژێ نایە لە ملت سرحەتکە شەو ڕۆژی شەکەن هێشتا لەسەرەوەش قەرزارە خواوەکی باشە من کرەچیم وڵات خۆمە کرەچیم راتبم نییە هیچم نییە حتا کەیەوە هامێنمەوە عمرم تەواو بوو لە وەختی خۆی کوردێرە بوو ئەوها نەبوو بۆ وەختی کوردەوە نەبوو ئیشە بوو عالەم بۆ خۆی نییە کرد قەومیەتم تورکمانە نا هیچ فەرق نییە وەڵام من فەرق ناکەم من کاکە پتەقاڵ عێراقیە کونی و لێمون عێراقیە بە 3000 فەرمو لێمون ئێرانیوە تا 2 کیلۆیە کوڕبێکە یعنی عێراق وڵات خۆمانە کیلۆ لێمون 3000 ئەمە ڕاستە تەماتە ئەوەتە 1000 دینار 750 عێراقەکە دێ این سلای سلێمانی بێ کونی بە 2000 وەڵای هەموو شتێ ئێرانیە بازارەکە ئەوە تەماتەیە ئەو هەموو شتێ ئێرانی وەڵای عێراقی بەس پرتەقال و مسکیە هەمووی زوجازی هەمووی بلایلۆنە بلایلۆن عێراقیە عێراقیەوە سروشتی این خۆری من بەرخۆر عێراقی ئەرزی عێراقیە وایە ئێستا هەر بەرهەمێک لە یەک جۆر و لەم بازارەدا 2 نرخی جیاوازی هەیە ئەوەی خۆماڵیە نرخیان زیاترە چونکە لە ناوخۆدا کەمن سەرباری بوونی زەویەکی بەپیتی کشتتوکاڵی لە عێراقدا لایەنی پەیوەندیداریش دەڵێت کاتێک ڕێگە بە بەرهەمێک دەدرێت هاوردە بکرێت لە وەرزی دیاریکراوی خۆیدا لە ناوخۆی وڵاتەکەدا نەبێت. یوسف مراد کەناڵی کەرکووک. ئاماژە با سەردەڕی دووەمی هەواڵەکانەدەم. نوێنەرایەتی هێزەپە لە هەولێریزانی هێرشەکەی سەرکەمپی مەخموور دەکات و ڕای دەگەێنێت لەو هێرشەدا 2 کەس گیانیان لەدەستدا و 11 کەسیش بریندار بوون. تا ئێستا 700 کۆچبەری کورد لەسەر سنووری بەلاڕوسیا و پۆڵەند زاماونەتەوە بەوەی سەرماسۆڵەشەوە 12 کۆچبەر لە سنووری تورکیا و یۆنان گیانیان لەدەستداوە. گروپێکی عێراقی بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکانی سەر ئیمارات ڕاگەیاند و هۆکارەکەشی بۆ دەستێوەرزانەکانی ئیمارات لە عێراق گەڕاندەوە. وەزارەتی جارایی بە پشتبەستن بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە پاڵپشتی جارایی بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان دابین بکرێت. بەپێی گشتاندنەکەی وەزارەتی جارایی هەر خوێندکارێکی ناوشار کە لە زانکۆلاین وەرگیرا بێت بڕی 40,000 دینار مانگانە وەردەگرێت. هەروەها خوێندکارانی جەرەوەی شاریش کە لە سیستمی زانکۆلاین وەرگیرا بێت بڕی 60,000 دیناری مانگانەی پێدەدرێت. ئەوەش خراوە سەرروکە خەرجی بڕەپارەکە لەسەر بودجێ یاسایی زانکۆ پەیمانگەکان دەبێت و پاڵپشتیە جارایەکەی بۆ خوێندکاران لایەکی 2022 بۆ ساڵی خوێندنی 2021-2022 خەرج دەکرێت. نوێنەرایەتی پارتی دیموکراتی گەلان هەدەپەل لە شاری هەولێر ئیدانەی هێرشەکەی سەرکەمپی مەخموور دەکات.
لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دانوێنەرایەتی پارتی دیموکراتی گەلان لە شاری هەولێر وێرای ئیدانەکردنی هێرشەکەی کەمپی مەخموور داواشیان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد لەسەر ئەو هێرشانە بێدەنگ نەبن. کەریم مۆیسی ئەندامی نوێنەرایەتی هەدەپە ڕوونکردنەوەی زیاتری لەبارەی بردومانی کەمپی ڕۆستەم جودی لە قەزای مەخموور خستە ڕوو ڕایگەاند. لەو هێرشەدا 2 کەس گیانیان لەدەستدا و 11 کەسیش بریندار بوون. ev birastî li nav rojhilata navîn de li nav Yekîtiya Ewropa li nav Kurdistanê her çarperçeyê Kurdistanê pêwîst e neyê qebûl kirin. Em vê bi tundî şermezar dikin. Pêwîst e gelê Kurdistanê li hemberî van êrîşan li van êrîşê hovane bibin yek netewên yekbûyî Yekîtiya Ewropa, NATO pêwîst e rojek berî rojekê, demek berî demekê gocarek din nikaribe li cîkî wek penaber li nav kampek penaberim kampa Mexmûrê li nav sivîlan, li nav medeniyan bi teyare bi bombê qazanê êrîş dike nav kampê. 2 kes endamê meclîsa askerî li kampa Şehîd Rûstem Cûdî Mexmûrê 2 endamê wan şehîd ketiye. 11 kes jî çekekî kimyewî avêtiye hemû bi jehrî ketine. Yani birîna hemiyan jî hema wisa gelek ji wan jehrî ye. دەستگای لووتکە بۆ کاروباری ئەوروپا نابەران ئاشکرای کرد تاوەکو ئێستا نزیکەی 700 کۆچبەری کورد لەسەر سنووری بەلاروسیا و پۆڵەندا ماونەتەوە. ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئەوروپا نابەران لە لێدوانێکی داڕۆنیشی کردوتەوە. جگە لەو 700 کۆچبەرە کووردا نزیکەی 250 کۆچبەری دیکەش لە پایتەختی بێلاروسیا لە هوتێل یاخود شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین کراوە. ئاماژەی بۆش کردووە لە ماوەی 8 مانگی ڕابردوودا نزیکەی 9000 هاوڵاتی عێراقی و هەرێم ڕویان لە بێلاروسیا کردووە. بەشێکی کەمیان توانیویانە بگەنە وڵاتانی ئەوروپا و ئەوانەشی کەماونەتەوە زۆربیان خوازیارن بگەڕێنەوە. بەڵام ئەو بڕاپارەی کە خەرجیان کردووە پێویست دەکات کە لە لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی کۆچ و کۆچبەران و دەستگای کۆچی نێودەوڵەتی قەرەبوو بکرێنەوە تاکو بتوانن تێکەڵی کۆمەڵگە ببنەوە. لەلایەکی دیکەوە بەهۆی سەرما و سۆڵەوە 12 کۆچبەر لە سنووری نێوان تورکیا و یۆنان گیانیان لەدەستدا و هەردوو وڵاتیش یەکتر بە هۆکاری ئەو ڕووداوە تۆمەتبار دەکەن. پارێزگاری بانکی ناوەندی عێراق ڕەتی دەکاتەوە گۆڕانکاری لە نرخی دۆلار بکرێت. ئەمار حەمەد پارێزگاری بانکی ناوەندی لە لێدوانێک داڕۆنیشی کردوتەوە سیاسەتی نەختینی عێراق تەنیا لە دەسەڵاتی بانکی ناوەندیدا و لە ئێستاشدا گۆڕانکاری لە نرخی دۆلار بەرامبەر بە دینار ناکرێت. ئاماژەی بۆش کردووە لە ماوەی ساڵی ڕابردوودا بەرزبوونەوەی نرخی نەوت بۆتە هۆی زیادبوونی یەدەگی دراوی بیانی کاگەشەکردنێکی بێپێشینەی بەخۆ بینیوە بەراورد بە ساڵانی پێشوو. ئەوەشی خستەڕ و ئەو گەشەکردنا بەهۆی وەبەرهێنانە جۆرە و جۆرەکانی بانک و بەڕێوەبردنیەوە بووە بە پێی سیاسەتێکی نەختینەیی دوور لە مەترسی. گرۆپی ئەلوێت سوات حەق بەرپرسیارەتی هێرشە ئاسمانەکانی ئەم دوایی سەر ئەبوزەبی خستە سۆی خۆی و ئاشکرای کرد تا وڵاتەکە واز لە دەستێوەردانەکانی وڵاتانی دراوسێ نەهێنێت دەستبەرداری هێرشەکان نابن. گروپی ئەلوێت سوات حەق لە بەیاننامەیەکدا بڵاوی کردەوە بە 4 فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشەکانیان بۆ سەر ئەبوزەبی پایتەختی ئیمارات ئەنجامداوە. ئاشکراشی کرد تاوەکو ئیمارات بەردەوام بێت لە دەستوەردانی لە کاروباری وڵاتانی دراوسێ لە پێش هەموو شیان و عێراق و یەمەن بەردەوام دەبن لە وەشاندنی گورزەکانیان. جەختیش دەکەنەوە گورزی ئەم جارە بە ئازارتر دەبێت. لایخۆشیەوە گروپی ئەنساروڵای یەمەن ڕایگەاند شەوی چوارشەمەی ڕابردوو ڕێخستنەکانی عێراقیان بە ناوی ئەلوێت دوات حەق بە فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیماراتیان کردۆ تامانچ. هاوکات وەزارەتی بەرگری ئیماراتی شرایگەاند 3 فڕۆکەی ئاسمانی وڵاتەکەیان بەزاندوو و توانراوە تێک بشکێنرێن و لە شوێنێکی دوور لە قەرباڵغی ناو شوارەکان خراونەتە خوارەوە. فێرکردنی پیشەیە و تەکنیکی لە عێراق و ڕۆلی لە خزمەتکردنی کۆمەڵگە ناونیشانی وەرکشۆپێکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و فرات ئەلوەسەتی تەکنیکی بووە. جەلال عەبدوڵڵا بەڕێوەبەری سەنتەری خوێندنی پیشەیی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ڕایگەاند
ئامانجی ئەم وەرکشۆپە ئەوەیە برەوی زیاتر بە خوێندنی پیشەیی بدرێت و ببێتە هۆی هەمانگی زیاتر لە نێوان زانکۆکاندا. لە هەفتاکانەوە تاکو ساڵی هەشتاکان خوێندنی تەکنیکی و پیشەیی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە بژانەوەی بازاڕی کار و لە پاڵپەشکردنی باری دارایی و باری ئابووری وڵاتدا و مەسەلەن بۆ نمونەگەر تۆ لە کەسە کۆنەکان بپرسین سەیکەن زۆربەی زۆری ئەو وەستا و کەسە شارەزانەی کەوا لە بازاڕی کارە کاریان دەکرد ئایا لە بواری میکانیکی بۆیە لە بواری سیارەتا بۆیە لە باری کارە بۆیە هەموو ئەوانە دەرچووی پەیمانگە تەکنیکیەکان بوون و هەروەها دەرچووی ئامادەیە پیشەیەکان بوون. کۆیا شاری کولتور و ئاینە جیاوازەکان لە دێرزەمانەوە هەریەک لە پێڕەوانی ئاینی ئیسلام و مەسیحی و جوولەکە بوونیان هەبوو و سەبەوی برایەتی نێوانیان پاراستووە. لەم هەفتەیەش کە لەلایەن نەتەوەی گرتووەکان و ڕۆژی جیهانی پێکەوەی ئاینەکان دیاری کراوە، کۆیەکان پامی برایەتی و پێکەوە ژیان دووپات دەکەنەوە. ماوەی 30 ساڵە لەم بازاڕە کار دەکات. لە تەواوی شار بە ئاسۆی مەسیحی دەناسرێتەوە. مشتریەکانی بێ جیاوازی ئاینی سەردانی دەکەن و دەژڵێن. شارەکەیان پێشەنگە لە ئاستی پێکەوە ژیان و ساڵەهایە تەبایی نێوانیان پاراستووە. تقریبا 30 ساڵە لێرە لەو منطقەی ئێمە کار دەکەین. لە ساڵی 90-91ەوە میوەمان دەفرۆش ئەو کاتی بڵێن ئێستا گۆڕێکمان کردمان دوکانی کارەبایی. چ مشکلەمان نیە الحەمدلله، یعنی بەنسبەت پێکەوە ژیان لەو شارە لەسەر هەموو عێراق زۆر باشە لە پلەی یەکەم دێت، یعنی حتا بۆ تەعزیە و شت بۆ نەخۆشی سەردانیان دەکەن سەردانمان دەکەن لەبەر لێرە زۆر تێکەریان لەگەری فەرق پێ ناکە گە خۆشم نەڵێ مەسیحی مەلوانێت لە ڕووی زمان و ئەوەی فەرقم پێ نەکەن. وەڵڵای دەرەن ئاسۆ مەسیحی لە مێژە یعنی لە کۆنەوە مەسەلەن لێرە جوولەکەشی لێ بۆ لە گردی جوان ئەوانش دیانن لە هەرمۆتەی گوندەی خۆیان تایبەتێ بەس لەگە مسلمانەکان هیچ فەرقیان نییە. ئەمە تازیە و شین و شایی مامەدەر ئەوەی کابرای کوردەواری گوتی شین و شایی دەستەوایی بێکەوەینە هیچ فەرقیشمان ناکە. کاگا سۆ کوڕەشی چاکە بابیشی هەر پیاوەکی بەڕێز بوو. پێکەوە ژیان و برایەتی کۆیەکان بە جۆرێکە خۆشی و ناخۆشیەکان وەک یەک بەشکراون و نەوە دوایینەوەش ڕنگدانەوەی دەبێت. پیاوانی ئاینیش خوازیارن ڕۆڵیان هەبێت لە بەرقەرارکردنی ئاشتی و ئارایی، ڕێزگرتنی ڕای مرۆڤایەتی و قبولکردنی یەکتر لە تەواوی گۆی زەوی. لە قەزای کۆیەوە کاروان نازم، کەناڵی کەرکووک. وە قەزای کفری خاوەندەیان شوێنەواری دیێرینە کە بەشێکیان بەهۆی جاڕوخان و مەترسی لە ناوچوونیان لەسرە. یەکێک لەو شوێنەوارانەش ئاسیاوێکە کە هاوڵاتیان لە سەدەی 19 ڕابردوودا بۆ هاڕینی گەنموجۆ ڕویان تێکردووە. ئاش یاخود ئاسیاوی کۆنی برایم بەگا مێژووی دروستبوونەکەی دەگەڕێتەوە بۆ کۆتایی سەدەی 19 لە کەناری چەمی باوە شاسوار لە کۆندا بۆ هاڕینی گەنم و جۆ دروست کراوە و لە پاش نۆژەنکردنەوەشی سەرنجی گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. سەردەمی عوسمانی دەوەکو لە بەڵگەنامەکانە باسەکە 35 ئاسیا و هەبووە، بەڵام لە چلەکانە ئەو ژمارە کەم بۆتەوە بۆ 16 لەو 16 بڕێکی کاری کردووە بڕێکی کاری نەکردە چکۆ ئێمە زانین لە سەدەی 20دا لە سیەکان و لە چلەکانە هیندە ئاسیاوی مەسەرەن بە ئاشی بە مەکینە و بەو شتانە پێیابوو بۆیە ڕۆڵی ئەمان ڕۆژ بە ڕۆژ کەمیە کرد. ساڵی 2012 بەڕێباری شوێنواری گەرمیان و شوێنواری کردی بە هەمانگی لەگەڵ ئیداری گەرمیانە هەڵساین بە نۆژەنکردنەوەی ئەم ئاسیاوە. بەڵام خۆتان باشە زانن شوێنەوار لەبەر ئەوەی غەرازەکان هەموو شتی شوێنێکی کۆنە و بە بەردەوام پێویستی بە نۆژەنکردنەوەی بە پاراستنە دوای نۆژەنکردنەوە پاراستن ئەوێ ساڵانە کاری پاراستنی بۆ بکەیت تاکو بیپارێزیت وەکو خۆی بمێنێتەوە. ساڵانە ڕۆژانە مانگانە هەموو کاتێک گەشتیاری بیانی و گەشتیاری ناوخۆ و هەموو گەشتارێک سەردانێکە. بە مەبەستی پاراستنی ئەم شوێنەوارانەش
وەک ناسنامەیەک بۆ ناوچەکە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بڕیاری نۆژەنکردنەوەی ژمارەیەک لە شوێنەوارەکانی گەرمیانی داوە و کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە لە ڕێگەی تیمێکی تایبەتیشەوە چاودێری دەکرێن. سپاسی بەڕێز کاقوبات دەکەین کە ئێستا لە خەتا لەگەڵمانە لە هەوڵدایە بڕیاری نۆژەکردنەوەی سەرای کفری داوە و بڕیاری چەند پرۆژێکی تری داوە ناو شاری کفری هەش لە ڕووی شوێنەواریوە و ئێمەکو بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان ئیمساڵ چەند پلانێکمانەیە لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بەڕێوەبەری کسی شوێنەوارە بە تەمای نۆژەنکردنەوەی چەند گۆڕێکی کۆنی لە گۆڕستانی سەی خەلیل و چەند دەرخستەی ترمە ئامادە کردو بۆ شوێنەوارەکان و بتوانین ئیمساڵ چەندێکی بە هەندێکی جێبەجێ بکەین کە بێتە مایەی خزمەت بۆ شوێنەوارەکانی گەرمیان و کوردستان. کفری وەک یەکێک لە شارە دیرینەکانی کوردستان کە خاوەنی دەیان شوێنەواری گرنگە بەهۆی کۆنیانەوە بەشێکیان داڕوخاون ئەگەرچی ژمارەیەکیان نۆژەن دەکرێنەوە بەڵام ژمارەیەکی زۆریشیان مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت و پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.